دیمەنی چوونە ناوەی هێزەکانی یاسایشی ناوخۆی سووریایە بۆ شاری حەسەکە. ئەمەش دیمەنی گەڕانی هێزە ئەمنیەکانە لە ناو بازاڕ و گەڕەکەکانی کۆبانێ. بەم هەنگاوە قۆناغی یەکەمی ڕێککەوتنی سەربازی و ئیداری نێوان حکوومەتی سووریا و هەسەدە بە سەرکەوتووی و بەهێمنی چووە بواری جێبەجێکردنەوە. هێزە ئەمنیەکان لە بارەگا و خاڵە دیاریکراوەکانی ناو شارەکانی حەسەکە و کۆبانێ جێگیرکران. سێشەممەیش دەچنە ناو شاری قامیشلۆ. هاوشانی هێزە ئەمنیەکەی حکوومەتی سووریا هێزی ئەمنی ئاسایشی ئیداری خۆسەر لە ناو شارەکاندا لە ئەرکی خۆیاندا دەمێننەوە بە پێی ڕێککەوتنی نوێی نێوان هەسەدە و دیمەشق. هێزەکانی سووریای دیموکرات لە ناوچەکانی خۆیان لە دەرەوەی شارەکان دەمێننەوە تا بە زووی قۆناغی تێکەڵکردنی بە سوپای سووریا جێبەجێ دەکرێت. محەممەد عەبدولغەنی بەڕێوەبەری یاسایشی حەلەب لە ناوەندی قەزای کۆبانێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هاتنی هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی سووریا بۆ ناوچەکە لە چوارچێوەی لێکتێگەیشتنی نێوان هەردوو لایە و ژمارە و قەبارەی هێزەکان ڕێککەوتنی لەسەر کراوە. هەر لە چوارچێوەی ڕێککەوتنەکەدا جوڵەی ئیداری بۆ دەست بەکاربوونی بەرپرسانی ئیداری لە پشکی ئیداری خۆسەر دەستی پێکردووە. پارێزگاری حەسەکە دەدرێتە کورزێک و لەگەڵەوەشدا جێگری وەزیرانی ناوخۆ و دەرەوەش دەدرێنە کورد و بڕیارە لە ڕۆژانی ئایندەدا دەست بەکار بن. هەروەها بڕێوەبردننی دەواازە سنوورەکانیش یەکێکی تر بووە لە تەوەری ڕێککەوتنەکان و بە هاوبەشی ئیداری و سەربازی بەڕێوە دەبرێن. ئەندازیار نورەدین عیسا ئەحمەد ناسراو بە بوو عومەر خانیکە بە فەرمی بۆ پۆستی پارێزگاری حەسەکە دیاری کراوە. نورەدین عیسا لە دایکبووی ساڵی 1969 قامیشلۆیە. بڕوانامەی ئەندازیاری لە میکانیک و کارەبا لە دیمەشق بەدەستهێناوە. هاوکات فەرماندەیەکی باڵای هەسەدەیە و پێشتر بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی هەسەدە و ئەندامی دەستەی باڵای بەڕێوەبەری بووە. هاوکات باس لە دوو کاندیدی دیکەی هەسەدە بۆ دوو پۆستی دیکە دەکرێت. ئەوانیش چیا کۆبانێ فەرماندەی دیاری هەسەدە، کاندیدە بۆ جێگری وەزیری بەرگری و ڕێدور خەلیل بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی هەسەدە، کاندیدە بۆ جێگری وەزیری ناوخۆی سووریا، بەڵام بە فەرمی پشتڕاز نەکراوەتەوە. بڕیارە بە زوویی کاندیدانی کورد بۆ پۆستە ئیداری و ئەمنیەکان سەردانی دیمەشق بکەن بۆ تەواوکردنی ڕێکاری ئیداری بیاساییەکانی دەست بەکاربوونیان. لە ڕۆژانی داهاتوودا سەردانی بەردەوامی شاندی هەسەدە و ئیداری خۆسەر بۆ دیمەشق لە ئارادا دەبێت بۆ جێبەجێکردنی هەموو بەندەکانی ڕێککەوتنی نێوان هەردوولا کە هەسەدە و دیمەشقیش جەخت دەکەنەوە. ئەم هەنگاوانە بە مەبەستی چەسپاندنی ئاشتی و پاراستنی یەکپارچەیی خاکی سووریایە.